پیرۆزە سەرۆک ترامپ بەخێر بیت بۆ نێو جەنگی لە نێوبردننی تیرۆری جیهانی و ئۆپەراسیۆنی هەستانەوەی شێرەکان. ئەمە قسەی بنیامین نەتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل بوو دوای هێرشەکەی ئەمریکا بۆ سەر بنکە ئەتۆمیەکانی ئێران. شەوی ڕابردوو ئێران چۆن کرا بە ڕۆژی ڕووناک. درەنگانێکی شەوی ڕابردوو کاتێک سەرۆک ترامپ چووە نێو هۆڵی کۆبوونەوەی ئەنجومەنی ئۆپەراسیۆنە تایبەتەکانی وڵاتەکەی بە دەستی لەسەر نەخشەکان ئاماژەی بەڵی بۆ ئەو شەش فڕۆکەوانە ئەمریکیە کرد کە بە خۆ و فڕۆکە بیدوەکانیانەوە 8 بۆمبی جیبی و 57 چواردە تۆنیان هەڵگرت بوو. ئاماژەی بەڵیەکەی ترامپ ڕیسە 35 ساڵەکەی ئێرانیەکانی کردەوە بەخوری و لانیکەم 20 میلیارد دۆلاریان لە 5 چرکەدا بووە گڕ و دووکاڵ. هاتنی ئەمریکیەکان بۆ نێو جەنگی ئیسرائیل و ئێران پێش هاتێکی تەواو نوێیە. بەڕای زۆربەی چاودێرانی سیاسی ئەمریکی و ئەوروپی ئیتر کات نەماوە بۆ ڕژێمە پیرەکە و دەبێت دوای 46 ساڵ لە حکومی دیکتاتۆرانە دەسەڵات و تەنانەت ماڵ و حاڵەکانیشیان بەجێ بهێڵن. ئاخوندەکان لە ئێستادا حاڵیان پەرێشانە. تەنانەت لا ترسی دزەکردنی مۆساد ناوێرن سڵاو لە پاسەوانە تایبەتەکانیشیان بکەن و هەرشەوە و دەستەیەکیان دەکرێنە قوربانی ئەو گولانەی کە خۆیان بە پارەی گیرفانی خۆیان کڕیویانە بۆ پارێزگاری لە خودی خۆیان. بنیامین نەتانیاهۆ سەرۆکی ئیسرائیل لە یەکەمین پەیامی دوای وێرانکردنی بنکە ئەتۆمیەکانی ئێران گوتی پیرۆزە سەرۆک ترامپ و بەخێر بیت بۆ نێو جەنگی لە نێوبردننی تیرۆری جیهانی ئۆپەراسیۆنی هەستانەوەی شێرەکان. هەر لە سەرەتاوە جەنگەکە زیاتر جەنگێکی تاکتیکی بوو. ئیسرائیلیەکان نامانجەکانیان دیاری دەکرد و ئەمریکیەکان لە پشتی پەردا جێبەجێیان دەکرد تا ئەوەی بۆ لە نێوبردننی هەر سێ بنکە ئەتۆمیەکەی شەوی ڕابردوو ترامپ سیاسەتی فریودانی کاتی بەکارهێنا. کاتێک لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا 3 جار گوتی نابێت بە هیچ جۆرێک هێرش بکرێتە سەر بنکە ئەتۆمیەکان و ئەمریکا لەم پرسا خۆی بە دوور دەگرێت. ئەم لێدوانانەی ترامپ ئێرانیەکانی ئەرخەیان کردبوو وای کرد بیر لەوە نەکەنەوە کە یۆرانیەمی پیتێنراویان بگوازنەوە بۆ جێگایتر و ئەوە شوای کرد شەوی ڕابردوو فڕۆکە ژەنگی ئەمریکیەکان بە تەواوی خاپووری بکەن و خەونی دەستڕاگەیشتن بە بۆمبی ئەتۆمی سفر بکەنەوە. ئەو ماوەیەشی ئەمریکیەکان دابوویان بە ئێران بۆ دانووسان هەڵوەشایەوە و تەواوی ئاماژەکان بەوا ڕاستەیەن کە ئیدی ڕژێمە نەخوازراوەکە کۆتایی هاتووە و جارێکی تر شاندی دانووسان کاریان لەسەر مێزی گفتوگۆی دیپلۆماسی نابینترێت. دەسەڵاتی ڕژێمی ئاخوندەکان لە کۆتایی ڕۆژەکانی خۆیاندایە، بەڵام هێشتاش دەستیان لە سێدارە و کوشتنی هاوڵاتیانی کورد و نەتەوەکانی دیکە هەڵنەگرتووە. هەرتەنیا شەوی ڕابردوو 11 هاوڵاتی بێکار و بێدەرامەت ملیان کرا بە پەتی سێدارە تەنها لەبەرەوەی گومانیان لەسەر بووە. ئێران هێندە مەترسیدار بووە لە ناوچەکەدا. تەنانەت ڕووسیا و چینی هاوپەیمانیشی ئامادە نەبوون هیچ بەرگریەکی لێ بکەن و هەروە سادە ڕادەستیان کرد. ئەم ڕۆژانە جەنگەکە پێدەنێتە خاڵی یەکلاییکەرەوە و ئیدی ئەوروپی و ئەمریکیەکان دەبێت دەست بکەن بە دانانی پلانی دەسەڵاتی جێگرەوە و زوو کۆنتڕۆڵکردنی دۆخی دوای جەنگ و دەسەڵاتی نوێ وەکو ئەوەی لە سووریا ئەنجامیاندا بۆ ئەحمەد شەرە.